بەڕێزان بۆ گفتوگۆکردن سەبارەت بە خۆپیشاندانەکان و ئەو تۆمەتانەی دەسەڵات دەیداتە پاڵ خۆپیشاندەران و حەزبەکان لە ستودیۆکانمان لە شاری هەولێر میوانداری بەڕێز مامۆستا سەلیم شوشکەیی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عراقمان کردووە. مامۆستا سەلیم، سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزتان. دەمەوێت لەم پرسیارەوە دەست پێ بکەم، بۆچی هەمیشە دەسەڵات تۆمەتی ناڕەوا دەداتە پاڵ خۆپیشاندانەکان ئەگەر بێت و خۆپیشاندەران لەسەر حەقیش بن؟ بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سڵاو و ڕێزم بۆ بەڕێست و بۆ هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پەیام. لە ڕاستیدا دەسەڵات دائیمەن ئازایە لە تۆمەت بەخشینەوە و ئەو تۆمەتانەشی کە دەیبەخشێتەوە تۆمەتی دوورن لە ڕاستی. ئەو خۆپیشاندانەی تا ئێستا لە هەرێمی کوردستان بەڕێوە دەچن هەمویان لە چوارچێوەی یاسادان و هیچ جێرە شێوێنیەک و هیچ کارێکی تێکدەرانە ئەنجام نەدراوە تاوەکو ئەوان بتوانن تۆمەت ببەخشنەوە و خەڵکی پێتاوانبار بکەن. ئەوەی کە تاوانی ئەنجام داوە جەلادەکانی دەسەڵاتن و ئەو کەسە بەڵتەجیانە کە بە موچەی بندیوار تەنها لە کاتی تەنگەتاویدا هانیان دەدەن بۆ بەلەگرتنی خەڵکی مستحق، خەڵکێک کە داوای استحقاقی خۆی دەکات، داوای موچەی خۆی دەکات، داوای ڕاتبی خۆی دەکات. دەنا لە ڕاستیدا ئەوانەی کە هاتوونە سەر شەقام ڕژاون داوای ڕوخانی ڕژێمی حکومەتیان نەکردووە، داوای ڕوخانی ڕژێمێکی دزیان کردووە، داوای ئەویان نەکردووە کە ماڵ و مڵکی خەڵک بەرن، هاتوون داوای ئەویان کردو کە ماڵ و سامانی خۆیان دەستکەوێتەوە لە حکومەتەدا. بۆی ئەوەی لە ئێستادا لەلایەن بەرپرسانی حکومەتی هەرێمەوە یان چەند بەرپرسێکی گەندەڵەوە کە سەریان سپی کردووە لە ناو گەندەڵی و دزیدا، هەموو تۆمەتی بێبنەمان و دوورن لە ڕاستیەوە. من یەکشتم زۆر پێسەیرە کە دائیمەن حکومەتی هەرێمی کوردستان تۆمەت دەبەخشێتەوە دەڵێ فلان لایەن و فلان لایەن لە پشت خۆپیشاندانەکانەوەن. ئەگەر لایەنێک معارەزە بێت و لایەنێک لە دەرەوەی حکومەتدا بێت، لەکوێ یاسادا هەبووە لەکوێ دنیادا هەبووە کەوا عیبە بێ و تاوان بێ کە لە پشتەوەی خۆپیشاندانەکان بێت. بەڵێ لە ئێستادا حیزبەکانی معارەزە ڕایان نەگەیاندووە کە ئێمە لە پشت خۆپیشاندانەکان و خۆپیشاندانەکان خۆڕسکن، بەڵام لەو فەرەزنا ئەگەر لە پشت خۆپیشاندانەکانیش بێ خۆتاوانێکیان ئەنجام نەداوە. ئەدی باشە ئیشی حیزبی بەرهەڵسکار چییە ئەگەر خەڵکێکی مافخورا و خەڵکێکی بێبەشکرا و خەڵکێکی بێموچەکرا و لە پشتیانەوە بێ خۆپیشاندانێکی مەدەنی و هێمنی و سلمیان بۆ ڕێ بخا بۆ داواکردنی ماف و ئیمتیازاتی خۆیان. تاوانی ئەوە لەکوێدایە؟ زۆر ئێستادا ئاماژەت بە شتێکی زۆر گرنگ کردەویش ئەوەیە کە ئاخۆ خۆپیشاندانەکانی ئەم دواییانە خۆپیشاندانی خۆڕسک بوون یاخود هێزێک یان دوو هێز یاخود چەند هێزێکی دیکە لە پشت خۆپیشاندانەکانەوە بوو بێت. سەرنجی بەڕێزتان لەم بارەیەوە چیە؟ پێتان وایە کە خۆپیشاندانەکان خۆڕسک بوون و هێزەکان پاڵپشتیوان لێکردون و پشتیوانیان لێکردو، یاخود نەخێر وەکو دەسەڵات دەڵێت خۆپیشاندانەکان خۆڕسک نەبوون و بەڵکو هێزەکانی ئۆپۆزیسیۆن لەسەری بوون و بەخسەی ئەوان هاتوونەتە سەر شەقام؟ پێم وایە چ کۆمەڵی ئیسلامی، چ بزوتنەوەی گۆڕان، چ ئەو حیزبانەی یەکگرت و ئەوانەی کە لە حکومەتی لەو حکومەتە شکست خواردووە هاتوونە دەروە کشاونەوە، شەرم لەو دەسەڵاتە ناکەن ئەگەر لە پشتەوەی خۆپیشاندانان بن و بە ڕوون و ڕۆشنایی ڕای دەگەێنن. ئەو دەسەڵاتە کوێی ماوە تاوەکو شەرمی لێ بکەین و یاخود لێی بترسین. بۆیە ئەو خۆپیشاندانانە خۆپیشاندانی خۆڕسکن، بەڵام دەکرێت ئەندامانی ئەو لایەنانەشی تێدا بێت. بۆ لەبەرەوەی هەم لە کۆمەڵی ئیسلامی و هەم لە بزوتنەوەی گۆڕان و هەم لە خودی ئەو حیزبانەی دەسەڵاتیشدا ئەو خەڵکە بێننان بڕاوکراوە، باشە بۆ نێتە سەرجادە، بۆ داوای مافی خۆی نەکا، خۆ چ تاوانێکی ئەنجام نەداوە ئەگەر بێت و داوای موچەیەک بکا کە لە مقابلی کارێکدا حکومەت بۆی بڕیوەتەوە. پێم وایە ئەو خۆپیشاندانانە خۆڕسکن و ئەندامی هەموو لایەنەکانیشی تێدایە، بەلایەنە دەسەڵاتدارەکانیشەوە، چونکن ئێمە کاتێکە لە هەولێر خۆپیشاندانمان کرد و لەگەڵ هاوڵاتیان بەشداریمان کرد، ئەوانەی کە لێ پشتێنی ئەمنیان دروست کرد بوو پۆلیسی بەبەرگی پۆلیسی مەدەنیەوە، ئەوانیش دەیانگوت بەڕاستی ئێمەش لە بێموچەی داین، ئەوانیش دەیانگوت ئێمەش هەمان داوای ئێوەمان هەیە، بەڵام ئیش و پیشەکەمان وای لێ کردووە کە لێرە لە پێشی ئێوەدا بوەستین بە شەرمەزاری. بۆیە هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە ئێستادا
داوای مافی سەرەتایی خۆیان دەکەن داوای شتێکی زیادیان نەکردووە یاخود بەشداریکردنی بەرپرسان بەشداریکردنی پەرلەمانتار بەشداریکردنی مامۆستایانی ئاینی ئەوە لەکوێدا هەیە منع بێ لەکوێدا هەیە شتێکی نایاسایی بێ من زۆر لام سەیرە دەسەڵات هەوڵ بدا ئەو بەتاوان بنووسێ بەتاوان بژمێرێ کاتێکە ئێمە ممارەسەی کارێکی شەرعی و کارێکی یاسایی خۆمان کردبێت. زۆر باشە پرسیارێکی دیکە دێتە پێشەوەویش ئەوەیە کە بەشداری هێزە سیاسیەکان لە خۆپیشاندان و پشتگیریان لە داوای ڕەوای هاوڵاتیان بۆچی لەلایەن دەسەڵاتەوە وەکو مەترسی سیر دەکرێت ئایا ئەرکی حەزبەکان نییە کە پشتگیری داوای ڕەوای خەڵک بکەن بۆ پێی کە بەشێکی زۆر لە هاوڵاتیان ئومێدەکانیان لەسەر سیاسەتی بەشێک لە حەزبە ئۆپۆزیسیۆنەکان هەڵچنیوە؟ لە ڕاستیدا حکومەتی ئێمە دائیمەن پێی خۆشە قەیرانێک هەبێت تاوەکو خۆ لە بابەتێکی گەورە بدزێتەوە بۆ نمونە هەتا شەڕی داعش هەبوو خەڵکی بێدەنگ کردبوو لەبەر ئەوەی کە بەیانی داعش دێ وڵاتمان داگیر دەکا و نیشتیمانمان دەبا لەو بینەدا بۆ خۆی نەوتی دەبرد لەو بینەدا بۆ خۆی خەڵکی بێموچە دەکرد لەو بینەدا بۆ خۆی هەموو ئیمتیازاتێکی بۆ خۆی و بۆ حیزبوو بۆ بنەماڵەکان هەبوو هیچ کێشەیەکیان نەبوو بۆیە لە ئێستاشدا کە خۆپیشاندەران داوای مافی خۆیان دەکەن دەیانێت بۆ بیانوە دیسان هەڵبژارنەکان بۆ کاتێکی دیکە دوا بخەن چونکن ئەوەی زۆر تۆقیوە ئەوەی زۆر دەترسێت لە ئەنجامی هەڵبژاردنەکان ئەو لایەنانە کە ئێستا لە حکومەتدا شکستیان خواردووە و چاوبەرژێری جەماوەرن چاوبەرژێری هەموو فەرمانبەرانی هەرێمی کوردستانن لە ئێستادا ئەگەر لایەنە سیاسیەکان پشتگیری خۆپیشاندان بکەن یاخود تەییدی خۆپیشاندان بکەن پێم وایە ئەرکی خۆیان جێبەجێ کردووە لە ئەسڵدا دەبوو قیادەی خۆپیشاندانەکان بکەن چونکە حیزبێک کە بەرهەڵسکار بێت لەگەڵ جەماوەرەکەی خۆی دابڕژێتە سەر جادە کارێکی زۆر ئاسایی دەکات ئەگەر بێت و خۆپیشاندانەکان لایەنە سیاسیەکانەوە پشتگیری بکرێن بەرهەمی زیاتری دەبێت و درێژەی زیاتری دەبێت ئەگە خۆڕسک بن بەتەکید لە پڕێکیشدا بزر دەبرێ و کۆتایی پێدێ من لێرەدا پێم خۆشە ئیشارە بۆ شتێک بکەم ئەوەی کە لایەنە سیاسیەکان لە ئێستادا ممارەسەی دەکەن تۆزێک شەرمنانەیە دەبوایە زۆر ئازادانە زۆر ئازایانە بێنە مەیدان و بڵێن بەڵێ ئێمە قیادەی ئەو خۆپیشاندانانە دەکەین بەڵێ ئێمەین لە پشت و داخوازی هاوڵاتیانی هەرێمی کوردستانین و دەبوایە زیاتر پێداگری بکەن چونکن زۆر لەو بەرپرسانەی کە لە ئێستادا خۆیان سەرقاڵ دەکەن بۆ ئیدعای انتخابات خۆیان دزیوەتەوە لەوەی کە لە درێژایی مێژوو تاوەکو ئێستا موقیفێکی جوامێرانە نەبوو لە ناو خەڵکدا من پێم سەیرە کاتێک کە بەرپرسێکی ئەو وڵاتە گەورەترین تاوانی مە ئەبەوە دەبینێت کە ئێمە لە خۆپیشاندانەکاندا ئەڵڵاهو ئەکبەرێکمان گوتبێ لەگەڵ جەماوەردا کاتێ باسیەوە دەکا پەرلەمانتارێک چۆن دەبێت باسی جیهاد و شتیوای کردبێت یعنی کۆمەڵێک تۆمەتی ناڕێک و بێبنەما کە پێغەمبەر فەرموویەتی صلی الله عليه وسلم أفضل جهاد كلمة حق عند سلطان جائر باشترين جهاد تێکۆشان ئەوەیە تۆ قوشەی حەق بەرامبەر دەسەڵاتێکی شکست خواردوو سوڵتانێکی ستەمکار دەسەڵاتدارێکی زۆردار بڵێ ئەڵڵاهو ئەکبەر بڵێن هەر دروشمێک دەڵێن خۆپیشاندەران ئازادن بۆی ئەو حکومەتە بە چۆک دابێنن ئەو خۆپیشاندەرانەی کە ئێستا ئەنجام دەدرێت لە هەرێمی کوردستان ئەوە وای کردکەوە حکومەتی هەرێمی کوردستان ناچار بکە دەستکاری موچە بکە دەنا بە دڵنیاییەوە ئەو وەفدانەی کە هاتبوون بۆ بەغدا تەنها بۆ ئەوە هاتن کە گوتیان ئێمە چارەگە موچە و نیوە موچەشمان پێ دابین نابێت بەڵام لەژێر فشار و لەژێر گوشاری هاوڵاتیاندا بە تایبەتی جوڵانی خەڵکی هەولێر کاتێک کە ڕژایە سەر شەقام بە تەکید بەرهەمی بوو و تواندرا دەستکاری موچە بکرێ و بە تەکیدیش پێداگری زۆرتر و هەوڵی زیاتر لە نەتیجەدا بەرهەمی زیاتری دەبێ و ئەو موچە و ئەو ئیستیحقاقە و ئەو مافە بۆ هاوڵاتیان دەگەڕێتەوە. کەواتە باست لە جوڵانی شاری هەولێر کرد بەو پێی کە چەقی بڕیار و سنتەرە لە هەرێمی کوردستان کاریگەری خۆپیشاندانەکان لە هەولێردا زیاتر بوون لە کاریگەری لە گربوون و ناڕەزایەتیەکان لە ناوچەکانی دیکەی هەرێمی کوردستان. من پێم وایە لەبەرەوەی هەولێر پایتەختە و چاوی وڵاتانی دنیای زیاتر لەسەرە و بۆ یەکەم جار بووەکەوە هاوڵاتیان بەو شێوەیە بڕژێنە سەر شەقام و بە تەکیدیش شێواز و تەسەڕوفات و هەرسوکەوتی شەقوەشێن و جەلادەکان و ئەو ماستاوچیانەی کە تەنها لە کاتێکی ئەوادا کاریان پێدەبندەنا بێ ئیشیان پێ دەڵێن بەوانە بۆ خۆی دەنگ و سەدای زیاتری دایەوە
بەتایبەت ئەو جۆرە تەسەڕوفاتەی کە دەسەڵات وەجیهەتی پەیوەندیار بەرامبەر بە مامۆستایانی بەڕێز کردیان، ئیهانەکردنی مامۆستایان و ئافرەتان و شەقتی هەڵدان و لەگەڵ هەبوونی حەسانە و دیبلۆماسی هەڵقوتانە سەر ئێمە، ئەوانە هەموو بۆ خۆی دەنگدانەوەی زیاتری هەبوو لە شەقامی کوردیدا و لە شەقامی عەرەبیدا و لەلایەن هەموو ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و لەلایەن زۆربەی ئەو نوێنەرانەی کە قونسوڵ و سەفارەتیان هەیە لێرە هەموو قورسایی خۆی هەبوو و فشاری زیاتری دروست کرد. بۆیە بەتەکید ئەگەر خۆپیشاندان ئەگەر مانگرتن سەرتاسەری بێت بەرهەمی زیاتری دەبێت، بەڵام ئەگەر هات و جزئی بوو و لە ناوچەیەکرا ئەو بەرهەم و ئەو نەتیجەی نابێ. پێم وایە ئەوەی کە لە هەولێر کرا شتێکی زۆر باش بوو و بەرهەمیشی هەبوو و ئینشاءڵڵا ئەوەی کە ماویشە لە نەتیجەدا چارەسەر دەبێت. مامۆستا سەلیم سوپاس، وەڵامەکە گەیشت. پێشتر ئاماژەت بۆوە کرد کە تۆمەتی ئەوە دەدرێتە پاڵ بەشێک لە ڕێکخەرانی خۆپیشاندانەکان هەمیشە تۆمەت لەلاەن دەسەڵاتەوە دەدرێتە پاڵیان. لە ئێستادا تۆمەتی ئەوە دەدرێتە پاڵ هەندێک حەزب کە بۆ دواخستنی هەڵبژاردن پشتگیری خۆپیشاندان دەکەن. سەرنجی بەڕێستان لە سەرەمە چییە؟ من پێم وایە ئەو قسە هیچ ئەسڵ و ئەساس و بنچینەیەکی نییە و دوورە لە ڕاستیەوە، چونکە هەموو حیزبەکان جگەل لە دوو حیزبی دەسەڵات کە ئێستا لە دەسەڵات داماون، ئەوەکانی دیکە هەمویان نیان شاردوێتەوە کە ئامادەی حتا هەڵبژارنێکی پێشوەختیشن. چێ ئەوڕۆ کە دەسەڵاتی لەدەستە کاتی خۆپیشاندانەکان دیارین کاتی انتخابات دیاری ناکا، چێکەوا لە بینی خۆیاندا پێک نایەن کە دەڕێن وەزعمان باش نییە دەبێت انتخاباتەکان دوا بخرێت، چێنەکەوە چاوەڕێ دەکەن انتخابات و هەڵبژاردنەکانی عێراق بکرێت تاوەکو بزانن قورسایی و بوون و مانی ئەوان لەناو جەماوەردا چەندە. بۆیە لە ڕاستیدا ئەو قسە دوورە لە ڕاستی و هەموو حیزبانەی کە لە حکومەت هاتوونە دەرێ و ئەوانەشی کە لە ئێستادا هاتوونە ساحەکە هەمویان یەکدەنگن لەوەی کە چاوەڕێ دەکەن ڕۆژ و کات و مانگ و سعاتی انتخابات دیاری بکرێ تاوەکو ئەو وڵاتەش لەو مەزەقەی کەیدایە ڕزگاری بێت. بەتەکید بە هەڵبژاردنێکی نەزیه و خاوێن نەبێ ئەو وڵاتە هەر بەو شێوەیە دەمێنێتەوە، بە هەڵبژارنێک نەبێ یاسا سەروەر نەبێ و دەسەڵات بۆ دەستێکی ئەمین و ڕاستەقینە نەگەڕێتەوە، ئەو خەڵکە هەر بەو شێوەیە لە بێمەعاشی و لە بێکارەبایی و لە بێ ئاوی و لە ترس و لە خەوف و لە نەبوونی ئازادیدا زیاتر دەژی. بۆیە پێویستە شاری جەماوەری چۆن بۆ موچە دەکرێت ئەواش بۆ دیاریکردنی کاتی بۆ هەڵبژاردنەکان بکرێت. زۆر بەڕێز مامۆستا سەلیم شوشکەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە سودەکانمان لە شاری هەولێرەوە ڕاستەوخۆ لەگەڵمان بوون. سپاس بۆ بەڕێستان.